اف گروپا بناوی رخصتنا فریبورما رنجرز کو گلک جراوه ده روداوی ده دیت دماکو هینا تازه ایرش لسر سرکانی دست بکری بون او لتل تمری بون و آلیکاریا خلکی دکرن بریندار و دگو هستن و گروپ اگر ناسکریه کسین دناوی دا جی سرپرشت وی رخصتنه برس داوید ایبانک به مراد بل هولیر برس ایبانک دم باش او نافچه اکو کار لی دکر روشوی نافچه یا میدانی چوی هندک جمع را بحث بکی لە سووریا بارودۆخەکە زۆر خراپە. سوپای تورکیا و سوپای ئازادی سووریا مانگی ڕابردوو ئۆپەراسیۆنێکیان ئەنجامدا و زیاتر لە 200,000 کەس ئاوارە بوون، ژمارەیەکی زۆر کەس بریندار بوون و ئێستاش بارودۆخەکە زۆر خراپە. تو ئامارێکەوە هەیە کۆ ji destpêka êrişê ve hetanê niha ew hejmara kesên ku jiyana xwe ji dest da yan birîndar yan jî awareya tiştê meydanî we çi dît yan jî amar jî we kom dikirin yan we tenê alîkarî dikir بەڵێ سەرەتا دەمەوێت بڵێم سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی کە ڕێگەی پێداین بۆی کە بچینە ئەوێ و ئەرکی مرۆیی خۆمان لەوێ جێبەجێ بکەن و یارمەتی پێشکەش بە خەڵکی بدەن. سپاس کوردستان و ئێمە سەرەتا کە چوینە ئەوێ چوینە تلتەمر بۆ سەرەکانی چونکە ئەوە یەکێک لە ڕێگە سەرێکیەکان بوو، خەڵکێکی زۆر ئاوارە بوو بۆ خەڵک دەکوژە. ئێمە لەگەڵ مانگی سووری کوردی کارمان دەکرد، یارمەتیمان پێشکەش بە شەڕڤانان و هەروەها خەڵکی دەکرد کە لە ئەنجامی هێرشەکانی سوپای سووریا ئازاد و لە هەمان کاتیشدا سوپای تورکیا خەڵکێکی زۆر زیانی پێگەیاند بوون. زیاتر لە بەردەم ئێمەدا زیاتر لە 100 کەس کوژان و لە هەمان کاتیشدا خەڵکێکی زۆر بریندار بوون. ئەمە تەنیا لە باشووری تلتەمر هەندێک حاڵەتێکی وامان بوو. بە بەرچاوی خۆمە بینیم کە لە ئەنجامی بۆردومانەکان خەڵک کوژرا بوو، گولە بەرمل سەر ملی خەڵکی کەوت بوو. هەر بۆیە بارودۆخەکە زۆر خراپ بوو بەڕاستی. پاناهیە کارێ وە لە کیژان ناوچەیە بوو دناوبەرە کیژان ناوچەیەن ڕۆژاوای کوردستانی وە کار دەکرد و هاتون و چۆناوە هەبوو. ئەو ناوچەی کە ئێمە بێگومان ئێمە لە کوردستانین، ئێمە لێرەین، ئێمە پێشتر لە بەشیکە لە شنگال لە بەسترە لە ئەنبار کارمان کردبوو، بەڵام لە سووریا لە سەرەتا لە چەند ناوچەیەک دەستمان پێکرد. دوای چوونە تلتەمر سەرەکانی کۆبانە کە نزیکەی 10,000 کەسێکی تێداوە، دواتر چوینە عین عیسا، چوینە منبێ، چوینە ڕەقە و چوینە دێرە زوور و هەروەها تەبقە. ئێمە یارمەتی مرۆیی و هەروەها چاودێری تەندروستیمان پێشکەشەکرد بە تایبەتی بۆ منداڵان. هۆنمان نوچەیان پشتڕاست دکن کۆ بەحساوەیەکە دیکە ڕۆژانە ئێریش لەوان ناوچەیان ڕۆژاوای کوردستانی تێنکردن تایبەتی لە سەرێکانیە لە تلتەمرێ یعنی ئەف ئاگربەست تێبن پێکردن هەنوەیەکی پشتڕاست دکن. هیچ ئاگربەستێک نییە، هیچ ڕۆژێک ئاگربەست نەبووە. لەو کاتەوەی ئۆپەراسیۆنەکە لە ئۆکتۆبەرەوە دەستی پێکردووە هەموو ڕۆژێک شەڕ هەبووە. تەنانەت ئەمڕۆژ لە دەرەوەی عین عیسا و لە دەرەوەی تلتەمرەوە ئۆپەراسیۆن هەبووە. لە دەرەوەی تلتەمر 3 ڕۆژ پێش ئێستا شەڕ هەبووە. ئەمڕۆژ ئاگربەست نەبووە، بەڵام 3 هەفتە پێش ئێستا پێشڕەوی وەستا نازانین لەگەڵ کێیا قسە بکەن، بەڵام سوپای تورکیا و لە هەمان کاتشدا هێزە نزیکەکانی ئۆپەراسیۆنەکانیان زیاتر کرد، بەڵام دەتبێت ئاماژە بەو کەم کە 3 هەفتە پێش ئێستا پێشڕەویەکەیان بۆ تلتەمر وەستان نزیکەی 4 کیلۆمتر لە تلتەمەرەوە دوورن، بەڵام وەستاون. بەڵام ئەگەر بێت و سێری ناوچەی عین عیسا بکەیت تەنیا
کیلۆمەتر لە عین عیساوە دوورن لە کۆبانەیە شەڕوشتیوانە دەتوانن بەڵام کە ئاگربەست هەیە لە منبج ئاگربەست هەیە بەڵام لە هەندێک شوێنی دیکە بەتایبەتی لە عین عیسا شەڕ هەیە و هەروەها بارودۆخەکە خراپە. ترکیە هەستا دێت تۆمات باردەکە هەستا دێت ترکیە تۆمات باردەکە کو ئاگربەستێ بن پێ دەکەن و وەکە تیمەکە مەیدانی کیژان ئالی وەدیت کو ئاگربەستێ بن پێ دەکە. تیمەکەی ئێمە لە ئەمریکی لە کورد لە عەرەب لە موسڵمان لە ئەزیدی لە خەڵکی جیاواز پێگاتوون ئێمە بینیمان کە سوپای تورکیا و هەروە هێزی ئاسمانی تورکیا سوپای سووریا ئازاد ڕێزیان لە ئاگربەستەکە نەدەگرت لە ڕۆژانی 19 و 20 ئۆکتۆبەر بۆ ماوەی 4 کاژێر ئاگربەست هەبوو و توانیمان لەو ماوەیەدا بچینە ناو سەرەکانی و هەندێک کەس بێنە دەرەوە و دوای ئەوە بەڕاستی پێتان بەڵام دەبین کە ئاگربەست تەنیا لەو ماوەکەمەیەدا بۆ دوای ئەوە ئاگربەستم نەبینیوە دوایەوە دەبین کە ڕووسەکان سووریەکان لەگەڵ تورکەکان قسەیان کرد بۆی کە بگەنە جۆرە ڕێکەوتنێک بۆ هەبوونی ئاگربەست ئەمە حاڵەتەکە ئێمە سوپای سووریامان بینی ئێمە سوپای ڕووسیامان بینی بەڵام بەڕاستی هێشتا ئاگربەستەکە بە تەواوی کاریگەر نییە. بەڵێ ڕێز داوێت بانک سەرپەرشتێ ڕێخستنا فری بۆرما ڕێنجرز گەڵک سپاس کۆتب ماڕەبووی.